Tranquillo, L'impotenza è enorme. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە ڕۆژانە لە دۆخێکی سەخت داین. هەزاران توشبووی کۆرۆنا چاوەڕێی ئێمەی پزیشک و کارمەندانی تەندروستی دەکەن بۆ ئەوەی بەهانایانەوە بچین. بەڵام بەداخەوە بەشێک لەو توشبووانە باری تەندروستیان هێندە ناجێگیرە ناتوانین هیچ هاوکارییەکیان پێشکەش بکەین. ئەوەش بۆ ئێمە بۆتە مای دڵگرانیی یەکجار زۆر. È tutto inutile. Ascolta me. Mettiamo il casco. وەک پزیشکان و کارمەندانی نێو نەخۆشخانەکان تەنها کار بۆ چارەسەرکردنی تەندروستی نەخۆشەکان ناکەین بەڵکو لە ڕووی سۆز و مرۆڤایەتیەوە جۆرێک پەیوەندی لە نێوانماندا دروست دەبێت بۆیە کاتێک یەکێک لە توشبووەکان یان لە دەست دەدات کاریگەری نەرێنی لەسەر دەرونی سەرجەم کارمەندان و پزیشکان دەبێت. Respira bene, tranquillo. Bravo. Come sta andando?